بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی دەڵێت بۆ لەمە دووە هەر وێزگەیەکی سوتەمەنی خەڵکی ڕاهێنراوی نەبێت مۆڵەتەکەی بۆ تازە ناکرێتەوە. دەبێت لە هەر بەنزیخانەیەک 3 بۆ 5 کارمەندی ڕاهێنراو هەبێت تا لە کاتی ئاگرکەوتنەوە شارەزایی تەواویان هەبێت بۆ فریاکەوتنی خێرا. دوای ئەو ڕووداوە یەک لە دوایەکانی کە لە پارێزگای سلێمانی ئەکەوێتەوە کە شتێکی ئاساییشە لە زۆربەی وڵاتانی دنیا ئەو ڕووداوانە هەیە چونکە لە پێشکەوتنی کۆمەڵگایە و بەکارهێنانی جۆرەکانی سوتەمەنی خەتەریاتیش هەیە لە کاتی بەکارهێنانە. لەبەرەوە ئێمە چەند بە ئاگابین چەند بتوانین بە شێوەیەکی زانستی مامەڵی لەگەڵا بکەین خۆمان و کەسوکارمان و چواردەورەکانمان زیاتر سەلامەتە بن. لەو سوەنگەیەوانێ ئێمەش ئێوە بەشێکی گرنگن کە لەو شوێنانەی شەکەن کە ویزگەی سوتەمەنین کە وڵاتانێکی زۆر ڕوتان تێیەکە بۆی بتوانین دروستکردنی تیمی خۆیەتی بۆ هەموو وێزگەیەک کە چەند کارمەندێک بتوانین ڕاهێنان پێ بکەین لە بواری سەلامەتی و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئاگردا چونکە زۆر جار ڕووداوەکان لە بیدایەتی دەستپێکردنیە شتێکی سەرەتاییە. ئەو کارمەندی کە لەوێ گەڕ ڕاهێنانی تەواوی کردبێ ئەتوانێت خۆی مامەڵەی لەگەڵ بکات تاوەکو تیمەکانی ئێمە ئاگەناوێ بۆ ئەوی ڕووداوەکە گەورە نەبێ. ئیشەڵڵا لەم و دوام خولانش بەردەوامە بێ چونکە بەنیازین لە ساڵی داهاتوە ببێ بە مەرج کە هەست وێزگەیەکی سوتەمەنی خەڵکی ڕاهێنراوی نەبێ مۆڵەتەکەی بۆ تازە نەکرێتەوەنێ. لە ماوەی ڕابردوودا چەندین بەنزیخانە بەهۆی شۆرتی کارەبا و لە کاتی خاڵیکردنەوەی سوتەمەنی ئاگر لە وێزگەکانی سوتەمەنی کەوتەوە. لەلایەکی دیکەشەوە بەهۆی نزیکیان لە ماڵ و شوێنی گشتی مەترسین بۆ سەر هەوڵاتیان. وتەبێژی کۆمەڵی بەنزیخانەکان دەڵێت ئەوان لەگەڵ بڕیارەکەی بەرگری شارستانیدان و ئامادەن بچنە ئەو خولانەوە کە بۆ بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری کارمەندانی بەنزیخانەکان دەکرێتەوە بۆ پاراستنی سەلامەتی گشتی. هەم بۆ سەلامەتی هاوڵاتیان هەم بۆ سەلامەتی ویزگەکانمان کە کارێکی باشە و ئەمە زۆر پێویستە ئێمە هیوادارین بەردەوام بێ و دائیم پشتگیری کاری وا ئەکەین. هەست کاتێ پێویست بوو وەکو بەنزیخانەکان لە هەست کاتێک هابێ ئێمە پابەند دەبین. بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی داوا لە وێزگەکانی سوتەمەنی دەکات پشکنین بۆ سندوقی ئاگرکوژێنەوەکانیان بکەن و دڵنیا بنەوە لە کارکردنیان چونکە لیژنەکانیان سەردانیان دەکەن و بەردەوام پشکنینیان بۆ دەکەن چونکە گەڕگرتنی بەنزیخانەیەک و درەنگ فریاکەوتنی ڕەنگە کارەساتی گەورە لە شارەکەدا دروست بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.